جبو بیرانی لا شهیدان اما فخندی کلی تیرز گرتن با احمدش بو جمهوری آزادیه دکن شهید 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 من شهید شهید من شهید 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 من شهید شهید من شهید شهید رضا گلی جهانی حسابی خورتر هەگەر من هەبە حەزار دەست و دە هەر دەستێکی دە حەزار پەینووس و لەبەر هەر پەینووسێکیدا حەزار هەلبەست ناو باژنار ئەحمەد شێخوڕ ناوێ دایکێ هندیە ناوێ باوکێ خۆر حەزار دایکبووی عامودێ دیرۆکە سەرکردبوویە لە عامودێ لە 2011 دیرۆکە شەهادەتێ سەبقا منێ گولەک یەکێ دانی با مەها 15017 جواتا گوت لێ گەریا بوو منێ گولەک دانی با و باژارێ گوت ژێ بوو منێ گولەک دانی با منێ گولەک دابا دەستێ دایکاتە و گولەک لەسەر دەرگوشاتە و گولەک دی دەستێ هەواڵێتە ئەگەر گول لە من کێم کەتبانە منێش بۆ هارا بدزیا لێ دەست یەک و پێنووس یەک و شەهیژی حەزار گرج دست من هات با هزار استرنج بوان هزار گل آزادی لسر گرج دست من هات با هزار سترنج بوان هزار گل آزادیه لسر حوگیان وان شهید نامێرن شهید نامێرن بێتەرۆشیان نامە شبان دمره اراگر بج دسته وان